يا أيها الذين آمنوا لا تتبعوا خطوات الشيطان أي أو كسانيك إيمانتان هنا وخوتان بإيمان دار دزانن لا تتبعوا خطوات الشيطان بدواي نخشو بلانو هنگاوكان الشيطان مكون ومن يتبع خطوات الشيطان هر كسيك بدواي نخشو بلانو رقاكان الشيطان بكوه فإنه يأمر بالفحشاء والمنكر بقمان شيطان فرمان دكا بأنجام داني بويك أنجامي بدي قناهي قورو وقناهي بچوك يان أنجامي بدي أو قناهاني كبيوانديان بلاني ناموس جنس وهي وقناها كان ديكا ولولا فضل الله عليكم ورحمته أجر تاكو بخشش ورحمتي خواي قورا نبع بسرتانوا ورحمته خواي قورا بزي بيتان دانهات بايوا ما زكا منكم من أحد أبدا باق ندبو يوا لناو ايودا هیچ کەسێکتان بۆ هەتای یعنی هەتا دەبوون و هەتایە بەو گوناهەیە و دەتان ناڵاند جا گوناهەکە وەکو گوتم ئەوانە بن کە بوختانەکەیان کرد ئەوانە بێ کە گوێیان لە بوختانەکەی گرت ئەوانە بوو کە بوختانەکەیان پێخۆش بوو هەر کامێک بە هەر جۆرێکیان ئینسان هاوبەشی کردبێ تووشی گوناهێک بووە ئەگەر خوای گەورە تۆبەی لێ قبوڵ نەکردبان و دەرگای لێخۆشبوونی خۆی واڵا نەکردبایە هیچ کەسێک لەو کەسانێک کە دەمیان هەبوو یا دەمیان جوڵان بە بوختان هەڵبەستن لە تاوانی بوختانکردن بۆ عائشەدا کەس پاک نەدەبوویەوە ولكن الله يزكي من يشاء بەڵام خوای گەورە پاک دەکاتەوە هەر کەسێک کە بیەوێ لە بەندەکانی والله سميع عليم خوای گەورە سەمیعە بیسەرە ئەوەی دەیڵێن دەیبیستێ و ئاگاداری نیەتی دڵەکانیشتانە ئاەتەکە زۆر واضحە طبعا ڕوو بە ئینسانی ئیماندار خوای گەورە دەفەرمێت کە بەدوای نەخشە و پلان و ڕێگاکانی شەیطان مەکەون چونکە ئەوەی شەیطان هەوڵی لەگەڵ دەدا ئەوەی شەیطان دەیەوێت گوناهی پێ بکە کەسە باش و کەسە ئیماندارەکانن کەسە خراپەکان شوێنە خراپەکان شەیطان بەلایدا ناچێت چونکە هەم شوێنەکە جێگای شەیطانە هەمیش ئەوانەی کە گوناه دەکەن ئیشی شەیطان دەکەن شەیطان علاقەی پێنین کەسێک ئیماندار بێت و وەک دەڵێ چاکە کار بێ شەیطان هەوڵی لەگەڵ دەدا فەرمانی پێدەکات کە گوناهی گەورە بکە یەکەم جار ئەگەر گوناهی گەورەی نەکرد گوناهی بچوو بکە و ئەگەریش طبعا نەیتوانی گوناهی هەر پێ بکە هەوڵ دەدا لە عیبادەت و بەندایەتیدا ساردی کاتەوە کەم تەرخەمی بکە بۆ ئەوەی ئەجری تەواو و پاداشتی تەواوی لای خوای گەورە دەست نەکەوێ پاشان خوای گەورە دەفەرمێت ولا يأتل أولو الفضل منكم ولا يأتل يعني باس شوێند نەخۆن أولو الفضل يعني ئەوانەی کە خاوەنی چاکە و گەورەین لە ناو ئێوەدا چاکە و گەورەین یعنی خاوەنی ڕێز و شکۆن لای خوای گەورە لە ناوتاندا وەسەعە و ئەوانەی کە دەستکراوە و دەوڵەمەند و سەخین سوێن نەخۆن لەسەر چی لەسەر ئەوەی کە ئەیوئت و ئولی القوربا لەوەی کە ماڵ نەبەخشن بە خزمە نزیکەکانیان والمەساکین ماڵیان نەبەخشن بە هەژاران والمهاجرين وهروها ماليان نبخشن بكسا كوچ كردوكان في سبيل الله لبناوي خوا آتكا ولا يأتلي أولو الفضل منكم باس ويند نخون أواني كخاوني قوري وريزن لناو ايودا أواني كخوان ريزي لقرتون أواني كخاوني چاكن لناو تاندا والسعى وأواني دولمندو دسكراون دولمندو دسكراو سخية باس ويند نخوا لسرتي أي يؤتوا كمالكي خوي نبخشه بأولي القربى بخزمان زيكاكاني والمساكين بك هجاركان وهروها والمهاجرين بو كساني ككوتشان كردوا في سبيل الله لبناوي خوا جاءوا لسر كي هاتو تخواري لسر أبو بكر الصديق خواي قولة بأولو الفضل ناوي دبا وبدولة مندش أبو بكر الصديق لا إخوة خاوني ريزبو خاوني تايبت منديو قدري گەورە بوو خوای گەورە چەندان لە چەندان جێگا و لە چەندان شوێندا ئاەتی لەسەر ناردۆتە خوارێ خوای گەورە ئاەتی ڕەزامەندی خۆی بۆ ناردۆتە خوارێ و ئاەتی ڕەزامەندی خۆی لەسەر دابەزاندووە لەسەر ئەبوو بەکری سیدیق ئەو ئەبوو بەکری سیدیقە کە هەم خوا ڕێزی لێگرتە بوو و هەمیش کەسێکی دەوڵەمەند و سەخی بوو خزمێکی هەبوو ناوی مەستەعی کوڕی ئوثاثە مەستەع یەکێک بوو لەو 4-5 کەسانەی کە دەستی هەبوو لە بوختان هەڵبەستن بۆ عائشە مەستەع کەسێک بوو خزمی ئەبوو بەکری سیدیق بوو ئەوە یەک
هەژار بوو خەڵکی مەکەش بوو کۆچی کرد بوو لە پێناوی خوای گەورەدا و لە پێش بوختان هەڵبەستنەکەیدا ئەبوو بەکری سدیق زۆر هاوکاری دەکرد زۆر یارمەتی دەدا زۆر لە ڕووی مادیەوە دەستی دەگرت بەڵام کاتێک کە ئەبوو بەکر زانی مەستەح لەگەڵ ئەو هەموو چاکانەی کە لەگەڵی کراون هەستاوە بە بوختان بڵاوکردنەوە بۆ عائیشە بە ئاشکرا و دەستی هەبووە لە وەک دەڵێ گەورەکردنی بوختانەکەدا ئەبوو بەکری سدیق هەم لەبەرەوەی عائیشە کچی بوو و هەمیش لەبەرەوەی خێزانی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم طبعا لە خۆشەویستیانی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێندی خوارد کە جارێکی دیکە ماڵی خۆی نەدا بە مەستەعی کوڕی ئوثاثە بۆ چونکە لە بوختان هەڵبەستنی عائیشەدا دەستی هەبووە بەڵام خوای گەورە ئاەتی لەسەر دەنێرێتە خوارێ جا طبعا لەوەی خراپە کەسێک بوختانی زیناکردن بۆ کچەکەت هەڵبەستێ وایە ئەو جار بوختانەکەش بەدزی نەبێ طبعا بێ دەما و دەمی پێ بکە لە شارێکی وەکو مەدینەدا بڵاوی کاتەوە جا کە هەر کسیشی نەبێت طبعا خێزانی پێغەمبەریش بێ دایکی ئیماندارانیش بێ کەسەکەش ئەبوو بەکری سدیق بێ کە ئەو محبەت و خۆشەویستی زۆرەی بۆ پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم دەبێت چەندە ڕقی هەستا بێ وایە و جەریمەی مەستەع دەبێت چەندە گەورە بێ بەڵام خوای گەورە پێی دەڵێ ولا یەئتەلی ئولو الفەضل با سوێند نەخۆن ئەوانەی کە خاوەنی چاکە و ڕێزن وەسەعە و ئەوانەی دەوڵەمەندن سوێند نەخۆن لە چی لەوەی ئەی یؤتو ئولی القوربا کە ماڵەکانیان نەبەخشن بە خزمە نزیکەکانیان و بە هەژاران و بە کۆچکردوان لە پێناوی خوادا لە زیاتی سوێند خواردن باسی بکەن دەفەرمێ وەلیعفو چاوپۆشیان لێ بکە عەفوی کە چاوپۆشی لێ بکە یعنی تۆڵەی خۆتی لێمەکەوە وەلیەصفەحو لێشی بووبورە یعنی سینە و دڵیشت لە بەرامبەریدا خاوێنکەوە عەفو و سەفح لە کوردیدا هەردووکیان کە تەرجمە دەکرێن دەگوترێت لێبوردن بەڵام جیاوازن عەفو ئەوەیە کە تۆڵەی خۆتی لێ نەکەیەوە تۆڵەی خۆتی لێ نەکەیەوە بەنمونە کابرا درۆی بۆ هەڵبەستووی تۆ درۆی بۆ دروست ناکەیەوە وایە ماڵی خواردووی بەنمونە ماڵەکەی لێ وەرناگریەوە ئەوە عەفوە بەڵام سەفح ئەوەیە سینە و دڵیشتی لە بەرامبەردا خاوێنکەیەوە هیچ شت لەبەر دڵان نەمێنێ جاری وایە ماڵی کەسێکت کەوتۆتە لا وایە لەوانەیە پێی بڵێ گردەنم ئازاکە کەسەکە لە ڕوو دابمێنێ بڵێ گردەن دازابێ وایە ئەگەر تەنها بە زمان گردەنی ئازا کردی ئەوە عەفوە وازحە بەڵام ئەگەر شتی لە دڵدا بێت تەمان پێی ناوترێ سەفح و ئەو ئەجر و پاداشتە زۆرەشی دەست ناکەوێت کە خوای گەورە حازری کردووە بۆیە هەردووکی عەفو ئەوەیە لە دنیادا تۆڵەی خۆت نەکەیەوە سەفح ئەوەیە لە بەرامبەری ئەو کەسەدا کە خراپەی لەگەڵ کردووی سینەت پاکەیەوە وا بزانانی هیچی لەگەڵ نەکردووی طبعا بەوە ئینسان پاداشت و ئەجرە گەورەکەی دەست دەکەوێت بۆی ئەگەر کەسێک داوای گردن ئازایی لێ کردی ئەگەر لە دڵەوە بەتەمانە بووی گردنی ئازاکەی ئینسان لە ڕوودا نەمێنێ باشترە چونکە ئەگەر گردنی ئازانەکەی کەسەکە لەوانەیە بێ بەنەوعێکی دیکە هەوڵدا ڕازی بکە وایە بەڵام بەڕواڵەت ئازایکەی و دڵت خاوێن نەبوو بێتەوە ئەوە هیچ بۆ خۆت هیچ پاداشتێکە دەست ناکەوێت لەسەری چونکە لە ڕوودا ماوەی بۆ دنیای لێی خۆش بووی و ئەو کەسەش تووشی ئەوەی دەکەی وەک دەڵێ دەی خەڵەتێنی کەسەکەش فریو دەدەی بەڕواڵەت گردەندا ئازا کردووە لە بەرامبەریشدا سینەت خاوێن نەکردوتەوە خوای گەورە بە ئەبوو بەکر دەفەرمێ جا ئەوەی کە بیەوێ سیفەتی ئەبوو بەکری تێدا بێ ئەوەی بیەوێ لای خوای گەورە خاوەنی ڕێز بێ ئەوەی بیەوێ خوای گەورە بە ئولو الفەضل ناوی ببە دەبێ ئەوە عادەتی بێ هیچ کاتێک سوێند نەخوا لەسەر ئەوەی کە کاری چاکە ئەنجام نەدەی هیچ کاتێک سوێند خواردن نەکەیە هۆکاری ئەوەی کە چاکە لەگەڵ خەڵکیدا نەکەی لە سوڕەتی بەقەرەشدا خوا دەفەرمێت ولا تجعلوا الله عرضة لأيمانكم أن تبروا وتتقوا وتصلحوا بين الناس هیچ کاتێک سوێند خواردن مەکەنە بربەست لە بەردەم چاکەکردن و سڵحکردن و ئاشتەواییکردن لەگەڵ خەڵکیدا جاری وایە سوێندت خواردووە لەگەڵ کەسێک قسان نەکەی جاری وایە چەند کەسێک تەکلیفت لێ دەکەن وایە تەکلیفی کەس ناگریەوە بە بیانووی ئەوەی دەڵێ سوێندم خواردووە سوێندەکەم ناشکێنم سوێندیشت لەسەر چی خواردووە لەسەر پچڕاندنی پەیوەندی لەگەڵ کەسێکی ئیمانداردا بە نمونە وایە سوێندت خوارد بێ بە نمونە قەت خێر بە کەسی فەقیر نەکەی وایە ئەگەر فەقیرێک داوای لێ کردی دەکرێت بڵێ لەبەرەوەی سوێندم خواردووە خێری پێ ناکەم یا قەت ماڵی خۆم نابەخشم چونکە فلان جارێک کە بەخشی و مەزەررم لێ کردووە بێگومان نا خوای گەورە دەفەرمێت وەلیعفو وەلیەصفەحو با چاوپۆشیان
وەلیعفو بە عەفویان کەن یعنی تۆڵەیان لێ نەکەنەوە و سینەیان لە بەرامبەردا خاوێن کەنەوە ئەلا تحبون ئەن یەغفر الله لەکم ئایا پێتان خۆش نییە خوای گەورە لە گوناهەکانتان خۆش بێ ئاەتەکە واز کەسێک حەزی لێیە خوای گەورە لێی خۆش بێ هەر کەسێک بەتەمایە خوا عەفوی کە هەر کەسێک بەتەمایە خوای گەورە لە قیامەتێ حیساب و کتابی وردی لەگەڵدا نەکە با لە دنیادا سینە و دڵی خاوێن بێ با لە دنیادا سیفەتی لێبوردنی هەبێت لە بەرامبەر ئەو کەسانەدا کە خراپەت لەگەڵ دەکەن کەسێکدا کە هیچ خراپەیەکی بۆت نەبووە خۆشەویستیت هەیە هیچ گرنگ نییە لە بەرامبەر کەسێکدا هیچ خراپەیەکی نیە لە بەرامبەردا سینە و دڵت سافە لە بەرامبەریدا گرنگ نییە گرنگ ئەوەی ئینسان لە بەرامبەر کەسێکدا خراپەی لەگەڵ کردووی ئەتۆ چاکەی لەگەڵدا دەکەی دڵی هێشاندووی ئەتۆ سینە و دڵت لە بەرامبەریدا خاوێن دەکەیەوە کەسەکە لەوانەیە دوعای خراب و تەمەنای خراب و حەسوودی خرابت پێ با بەڵام تۆ لە دڵەوە ئومێدی باشە و چاکە و خۆزگەی باشەی بۆ دەخوازی مهمەکە لەوەیدایە بۆیە کەسێک لەو دنیادا لەسەر شتێکی دنیاییدا ئامادە نەبێت کەمترین تەسامح و لێبوردن و چاوپۆشی هەبێت لەگەڵ کەسی بەرامبەریدا ڕووی دەوێت بەخواش بڵێ خوایە لەو هەموو گوناه و تاوانانەی کە کردوتم لە بەرامبەرمدا لێم خۆش بە خوا پێت دەڵێ وەلیعفو وەلیەصفەحو لێیان ببوورە و سینەت خاوێنکەوە لە بەرامبەریاندا ئەلا تحبون ئەن یەغفر الله لەکم ئایا پێتان خۆش نییە خوای گەورە لێتان خۆش بێ ئەبوو بەکر چی کرد کاتێکە ئاەتەکەیان بۆ خوێندەوە مناقەشەی کرد یان نەیکرد بە هیچ شێوەیەکی نەیگوت مەستەح کاتی خۆی ئەوەندە چاکەم لەگەڵ کردووە ئەویش بوختانی هەڵبەستووە بە کچەکەم بە خێزانی پێغەمبەر قابلی لێبوردن نییە هەر ئەوەندەی بیست ئەلا تحبون ئەن یەغفر الله لەکم بەلا والله بتی بەڵێ سوێن بەخوای حەز دەکەم خوای گەورە لێم خۆش بێ بۆیە بڕیار بێ ئەوەی کە پێشتر داومەتمێ داومە بە مەستەح هەربی دەمێ و تا هەتاماویشە وەک دەڵێ بەخشش و چاکەکانی خۆمی لێ نەگرمەوە فعلا تەنفیسکردن و جێبەجێکردنی ئاەت ئاوا دەبێ کەسێک خۆی بە مسلمان بزانێ ولا یەئتەلی ئولو الفەضل منکم والسعە با سوێند نەخۆن ئەوانەی خاوەنی ڕێز و گەورەین لە ناوتاندا والسعە و ئەوانەی دەستکراوە و دەوڵەمەندن سوێند نەخۆن لە چی لەوەی ئەن یؤتوا ئولی القوربا کە ماڵەکانی خۆیان نەبەخشن بە خزمە نزیکەکانیان والمەساکین بە هەژاران والمهاجرین بە کۆچ کردوان في سبيل الله لە پێناوی خوادا وەلیعفو خوا دەفەرمێت چاوپۆشیان لێ بکەن لەوانەی خراپەیان کردووە لەگەڵتان وەلیەصفەحو سینەی خۆتان لە بەرامبەریاندا خاوێنکەنەوە ئەلا تحبون ئەن یەغفر الله لەکم پێتان خۆش نییە خوای گەورە لە گوناه و تاوانەکانتان خۆش بێ والله غەفور ڕەحیم خوای گەورە لێ خۆش بوو میهرەبان و بەبەزەیە ها لە جابری کوڕی عەبدوڵڵاه حەدیثێکی زۆر سەرنجڕاکێشمان بۆ دەجێڕێتەوە لەسەر ئەو عەفو و لێبوردەی و سینە خاوێنیەی دەفەرمێ جارێکیان لە مزگەوتی پێغەمبەر بووین صلی الله علیه وسلم پیاوێک پێغەمبەر فەرمووی ئێستا پیاوێک لەو دەرگایە دێتەوە ژوورێ ئەهلی بەهەشتا ها دەفەرمێت هەموو چاوەڕێیان دەکرد تاخوا ئەوەی دێتە ژوورێ یەکەم کەس لە دەرگایەوە کێیە ها دەفەرمێت کە هات پیاوێکی ڕێژ درێژ بوو نعلەکانی بەدەستێکیەوە گرتبوون ئاوی دەستنوێژی بەڕیشی داداهاتە خوارێ هیچ هەموو سەرنجماندا و کەس دەنگی نەکرد جاری دووهەم ڕۆژێکی دیکە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمان قسەی کردەوە دیقەتماندایە هەمان کەسە جاری سێهەم پێغەمبەر فەرموویەوە ئێستا کەسێک دێتە ژووری ئەهلی بەهەشتا فەرمووی دیسان سەرنجماندا هەمان کەسە جابیر دەڵێ وەک دەڵێ کە لە مزگەوت لە نوێژە تەواو بووین چوومەکن ئەو پیاوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم مژدەی بەهەشتی پێدا بوو بەڵام بۆ خۆی ئاگای لە هیچ نییە پێم گوت لە ماڵێ تووڕە بووم لەگەڵ خۆتم ئەگەر دەبێەوە ڕام دەگری دەڵێم دەڵێ چوومەوە لەگەڵی شەوێ لەگەڵی بووم نەمدی هەستێتەوە شەو نوێژ کات و ئەمن شەو نوێژم دەکرد ئەو شەو نوێژی نەدەکرد وەکو ئەوەی وەختی خەوێ هات و چوە بنجێکاوی تا بەیانی هەڵنەستا ڕۆژی دووهەم و سێهەمی لەگەڵ بووە هیچ شتێکی تایبەتی لەو پیاوەی نەدیوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم مژدەی بەهەشتی پێداوە دەفەرمێ لە ئاخیریدا جابیر خۆی ئاشکرا دەکات دەڵێ من نە تۆڕە بووم و نە دڵیشم هێشاوە تەنها قسەیەکم لە پێغەمبەرەوە بیستوە صلی الله علیه وسلم کە مژدەی بەهەشتی داوە بە تۆ دەمەوێت سڕی ئەوەی بزانم نهێنی ئەوەی بزانم چ کارێکی تایبەتیت هەیە کە خەڵکی دیکە نیەتی کە شایستەی ئەوە بی لە دنیادا مژدەی بەهەشتت پێ بدرێ ئەویش دەڵێ پیاوەکە تۆ زەکبیری کردەوەتی وەڵی تەنها و تەنها ئەوەی کە پێم شکدێ ئەوەیە کە هەر کاتێک لە ماڵێ دەچمە دەرێ دڵی خۆموالێ دەکەم لە بەرامبەر هیچ کەسێکیدا هیچم لە دڵیدا نەبێ
جابر دەفەرمێ ئەوەیە ئەتۆی گەیاندۆتە ئەو پلەی کە لە دنیادا پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک جارێک سێ جار مژدەی بەهەشتت پێ بدا بۆیە دڵخاوێنی و دڵسافی لە بەرامبەر خەڵکیدا کە تۆزێک زاڵبوونی دەوێت بەسەر نەفس و شەیتاندا بەڕاستی نەفس جاری وایە ناتهێڵی نەفس زۆر جار نەفسە بەڕاستی شەیتانیش نییە وێندێک جاری شەیتانە خودخوتە و وەسوسەت بۆ دروست دەکات کە پێت وایە ئەگەر داوای لێبوردن کەی ئەگەر اعتراف بە گوناهکەی یا ئەگەر تۆڵەی خۆت نەکەیەوە لەوانەیە کەسەکە بە چاوێکی دیکە سەیرتکە دەنا خوای گەورە هەمیشە پێت دەڵێ ئەلا تحبون ئەن یغفر الله لەکم پێتان خۆش نییە خوای گەورە لێتان خۆش بێ ئەگەر وەڵامەکەت بەڵەیە و پێت خۆشە خوا لێت خۆش بێ دەبێت بۆ خۆت سیفەتی لێبوردن و سینەفراوانیت هەبێ ئەگەر کەسێکیش حەزی لە لێخۆشبوونی خوای نەبێ طبعا طبيعية بو خوشي لي بردي نبي تو لي خوش بوني نبي والله غفور رحيم خواي قبل لي خوش بو مهربانا إن الذين يرمون المحصنات الغافلات بيقمان أواني تهمت باردكن المحصنات آفرتاني داوين باكي الغافلات بآقاي إيمان دار بيقمان أواني تهمت باردكن آفرتاني محصنات داوين باك غافلات بآقاي يعني آقاي لهجنيا وكو عائشة لخوي دابوا کە بەجیان هێشتووە و وەک دەڵێ خەیاڵ و فکریشی بەلای ئەوەی دانەچوە ناپاشی بکە بوختانیان بۆ هەڵبەستووە پاشان ئیمانداریشە ئەوە چیان سزاکەیان چییە؟ تەوانێت سزای دنیاییان ئەوەیە کە کەسەکە ئەگەر وەک دەڵێ بوختانسی بێ هەشتاداری لێ دەدرێ بەڵام سزا قیامەتیەکەشی ئەگەر تەوبەی نەکات و پەشێمان نەبێتەوە لوعینوا فی الدنیا والآخرە لە ڕەحمەتی خوا دوور دەخرێتەوە نەفرینیان لێ دەکرێت لە دنیا و لە قیامەت ولهم عذاب عظيم وبوشيان آماده كراوة سزايكي زور قورة بيقمان اواني هلدا بستن بختاني زينة بو آفرتاني داوين باكي بآقاي إيماندار نفرينيان لكراوة لرحمة إخوات دور خراونة ودور دخرينوا لدنيا ولدواروج دا وبوشيان آماده كراوة سزايكي زور قورة طبعا دور خرانوا لرحمة إخوات او كناس نباشته عذاب عظيمة كجوي كخواي جورد دشيان خاطر جهنم نكر نان بات باشته لبرامبر دا دشيان خاطر دوزخو بدوزخ سزايان دا بلام كي سزايان دا خوا مرجع كسي بختانسي لدنيا دا سزاي ور بگري بيگمان نخير ها بتايبتي كحكم ياساي اسلامي نبي وايا یان جاری وایە کەسەکە بەدزی بە چرپە و بە نهێنی بوختانەکەی هەڵدەبەستێ خۆی ئاشکرا ناکە وەکو ئەوانەی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆ سەرۆکی منافقەکان و ئەوانەی کە وەک دەڵێ سەرپەرشتی گەورەکردنی بوختانەکەیان دەکرد بەدزی دەیان کرد ئەوان بە ئاشکرا قسەکەیان نەدەکرد بۆیە سزا دنیاییەکەشیان بەسەردا جێبەجێ نەکرا بەڵام کە سزای دنیاییان بەسەردا جێبەجێ نەکرا ئایا سزای خوای گەورەیان لەسەر لا دەچێ بێگومان لعنەتەکە بۆ ئەو کەسەیە کە سزاکەی لە دنیادا بەسەر جێبەجێ ناکرێ عەذابە سەخت و گەورەکە بۆ ئەو کەسەیە کە سزای دنیایی بەسەردا جێبەجێ ناکرێ دەنا کەسی بوختانچی بە نمونە کە بوختانی هەڵبەست و هەشتاداری لێدراوتەوە بەی کرد خاوێن دەبێتەوە بەس ئەوەی کە بوختانەکەی بەدزی هەڵدەبەستێت و وەک دەڵێیان سزای بەسەردا جێبەجێ ناکرێ سزاکەی لعنەتەکەی هەر بۆ مسۆگەرە و سزا گەورەکەی ناو جەهەنەمیشی بۆ حازرە بەڵام کەی خوای گەورە سزای دەدا يوم تشهد عليهم ألسنتهم أو روجي كشاهدي ددا لسريان ألسنتهم زمانيا تمام معلومة لقيامته زوريني گناه لدنيا دا بشوية دكرين بزمان أو گناهاني كإنسان بزمان كردوني لقيامته زماني خود لسر خود دبيت بشاهد زماني خود لسر خود قصدكا لا إخوائي قورش كهات اللي دكا فلان كس لفلان روجا أو دروي بيكردم أو بختاني بيكردم أو غيبتي بيكردم أو والحاصل سيد بزمان كردوا وأيديهم وهروا دست أو جناهاني كإنسان بدستي كردوني لقيامت خواي قورة دستكت دين تقسى هرتي جناهك بدست كراوة دستكي خود لسر خود دبيت الشاهد وأرجلهم وهروا بيكانيان قاسكانيان بما كانوا يعملون بهر كارو كردوي كأنجاميان داوا جاوا أندام سرچكان هذا أندام كان دي كشروان جوي لود دست هر أندام شديكي إنسان گناهي بيكرد به لقيامت دا أندامكي خود لسر خود دبي بشاهد جا ها حديثي لسر پیغمبر دا فرمي صلى الله عليه وسلم لقيامته هندك كس هي لا إخوائي قورك محاسبة دكري إنكاري دكا إنكاري بحساب خوي بوي بيانويشي دسكوي بشكم رزقاري بملائكة شاهدي لسر ددن دالي إخوائي أو ملائكة شاهدي ملائكة كانوا قبول نيا
مثلا دفتری ئەعمالەکانی پیشان دەدرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێکەنینی پێی هاتووە کە ئەو مەشەدەی هاتۆتە پێش چاوی مثلا دەڵێ ئەوە من نەکردووە نەوع ئینکاریەکی دەکات بەشکم طبعا ڕزگاری ببێ هەر دووبارە دەکاتەوە شاهدی مەلایکەتم قبول نییە شاهدی وەک دەڵێ نووسینی مەلایکەتەکان نامەی کردەوەکانم خوای گەورە ختمێک بەسەر دەمی دادێنێ لە نوتقی دەخا ئەو نوتقەی طەبیعی ئەو جار ئەندامەکانی خۆی لەسەر خۆی دەبن بە شاهد کە ئەندامەکانی خۆی لەسەر خۆی بوون بە شاهد طبعا هیچ مەجالێکی ئینکاریکردنی نامێنێ بۆ خۆی و بۆ خەڵکیش هەموو خەڵک دەزانێت کە ئەو کەسە بە گوناهەکانی خۆی خوای گەورە سزای دەدا وێ دەفەرمێدی یەومە تەشهەد عەلەیهم ئەلسینەتهم لەو ڕۆژەدا خوای گەورە لەعنەتیان لێ دەکات و سزای گەورەیان بەسەردا دەسەپێنێ کە دەبێتە شاهد لەسەریان زمانیان و ئەیدیهم دەستیان و ئەرجولهم پێکانیان بیما کانوا بە هەر چیەک کە ئەوان لە دنیادا یعملون ئەنجامیان دەدا و دەیان کرد کە کەواتە هەرچی ئینسان دەیکا لە چەند شوێنان نووسراوە ئەوەی دەیکەی مەلایکەتەکە نووسیویەتی ئەوە هیچ خوای گەورە بەخۆی ئاگای لێیە وایە مەلایکەتەکان بۆیان نووسیوی لە دەفتەری ئەعمالدا ئەو زەویەی بە نەسی ئاەتە سوورەتی زەلزەلە کە خوای گەورە باسی زەوی دەکا خوای گەورە زەوی دێنێتە قسە ئەو زەویەی کە گوناهەکەت لەسەر کردووە تاوانەکەت لەسەر کردووە زەویەکەت گوناهەکەت لەسەر تۆمار دەکات و بە ڕسم و سوورە و حرەکەوە و ئەو ئەندامەشی کە گوناهەکەت پێ کردووە جا هەموو شاهیدەکان بەیەکەوە مەلایکەتەکان نامەی کردەوەکانی خۆت ئەو زەویەی خراپەکەت لەسەر کردووە تەمەەن چاکە شەروایە و ئەو ئەندامەی کە چاکەت پێ کردووە دەبێتە شاهید لە دژت خۆ ئەگەر بەعکسیشەوە چاکەت پێ کردبن لە قیامەتە دەبن بە شاهید بۆت لەو ڕۆژەدا دەبن بە شاهید لەسەریان شاهیدی دەدەن لەسەریان زمانیان دەستیان پێیان بە هەر چیەک کە کردویانە یەومەئیذین یوەفیهم الله دینەهم الحەق لەو ڕۆژەدا یوەفیهم پێیان دەگەێنێتەوە خوای گەورە دینەهم الحەق دینەهم الحەق یعنی پاداشتی ڕاستەقینەی خۆیان دین لێرە بە معنای پاداش دێ نەک ئاین یەومەئیذین لەو ڕۆژەدا یوەفیهم پێیان دەداتەوە پێیان دەگەێنێتەوە خوا دینەهم الحەق پاداشتی ڕاستەقینەی خۆیان کە معلومە پاداشتی ڕاستەقینە چۆنە لە بەرامبەر چاکەدا خوای گەورە یەک بەدە و یەک بە سەد و یەک بە حەوسەد بە فەضل بۆت حساب دەکا لە بەرامبەر خراپەدا خوای گەورە یەک بە یەک ئەگەر تۆبە نەکرد بێ بۆی حساب کردووی ويعلمون هەمووشیان دەزانن أن الله هو الحق المبين بێگومان خوای گەورە ڕاستە و حەقێکی ڕوون و ئاشکرایە لە قیامەتێ ئەوەی دەخرێتە جەهەنەم و لەناو جەهەنەمدا شوێنەکەی لە هەمویان ناخۆشتر و ناڕەحەتترە ئەگەر لێی بپرسی خوا عەدالەتی لەگەڵ کردووی یا زوڵمی لێ کردووی دەڵێ خوا عەدالەتی لەگەڵ کردوم چونکە خوای گەورە هیچ کەس ناخاتە جەهەنەم هەتا کەسەکە نەگاتە یەقین کە خوای گەورە عەدالەتی 100% لە بەرامبەردا جێبەجێ کردووە هەتا نەگاتە یەقینی ئەوەی کە بەرهەمی خراپەکانی خۆیەتی بەرهەمی گوناهەکانی خۆیەتی ئەنجامی خراپەکاریەکەی خۆیەتی خوای گەورە خستوویەتێ جەهەنەمی ئەگەر لێی بپرسی تۆ شایستەی باشتی یا شایستەی جەهەنەمی هیچ جەهەندەمیەک ناڵێ شایستەی باشتم هەر هەمویان دەڵێن بۆ خۆمان بەکردەوەکانی خۆمان شایستەی جەهەنەم کردووە و خوای گەورە کە خستوین یە جەهەنەمێ عەدالەت و یاسای لەگەڵدا جێبەجێ کردووینەها بۆیە زۆر جاری کە باسمان کردووە خوای گەورە دوو یاسای هێما مەڵی پێدەکا فەضل عەدل لە بەرامبەر ئیمانداریدا خوای گەورە فەضل بەکاردێنێ فەضل بەکاردێنێ یەک چاکت بۆ دەکا بەدە بە 100 بە 700 وایە جاری وایە 700ەکەش چەند قات دەکاتەوە وایە جاری وایە هەزاران گوناهت بەیەک سوبحان الله والحەمدولایەکی لەوانەیە لەسەر ڕەشکاتەوە بەیەک دەزمێژی لەوانەیە دەیان گوناهت لەسەر ڕەشکاتەوە بەیەک ئاەتێک لەوانەیە چەند پلە بەرزت کاتەوە ئەو فەضلە خوا لەگەڵ ئیماندارانی دەکا بەڵام لەگەڵ کەسی بێ باوەڕ و خراپەکاردا خوای گەورە عەدلی هەیە خوای گەورە زەڕێک زیاتر گوناهی لەسەر نەنووسیوە و نانووسێ بۆیە خوا دەفەرمێ یەومەئیذین یوەفیهم الله دینەهم الحەق لەو ڕۆژەدا پێیان دەگەیەنێتەوە خوای گەورە پاداشتی ڕاستەقینە و حەقیقی خۆیان ويعلمون يعني دجزانن دڵنیاش دەبن أن الله براستي خوا هو بتنها كسي ديكنا الحق المبين راستيكو حقيقتك رونو آشكرايا أو جار خوا فرمت الخبيثات كوتا آت لسر عائشة لبابة عائشة دا فرمت الخبيثات للخبيثين آفرتاني بيسو تاوان كار وخرابكار للخبيثين شايستي
پیاوانی پیس و خراپەکارن وایە والخەبیثون پیاوانی پیس و خراپەکاریش للخەبیثات شایستەنە بە ئافرەتانی پیس و خراپەکار وایە جا ئەگەر کەسێک نەعوذ بالله طبعا پێی وابێ عائشە پیس بووە و خراپ بووە وایە ڕێک وەک ئەوەی وایە توهمەی خراپە و پیسیش بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیاردا و قەراردا هیچ فەرقێکی نییە والطیبات للطیبین ها ئافرەتانی پاک و خاوێنیش شایستەنە بەچێ بە پیاوانی پاک و خاوێن والطیبون للطیبات پیاوانی پاک و خاوێنیش شایستەنە بە ئافرەتانی پاک و خاوێن بۆیە کەسێک ئیمانی بە پێغەمبەر هەبێ صلی الله عليه وسلم کە گەورەترین مەخلوق و دروستکراوی خوای پەروەردیگارە گەورەترین ڕێزلێگیراوی خوایە گەورەی ئادەمی زادەکانە لە دنیا و لە قیامەتدا پێدوا بێ پێغەمبەر پاکە و خاوێنە و وەک دەڵێ بەلای خراپە و خراپەکاریدا نەچووە ڕێک دەبێ هەمان بڕیاریش بۆ عایشەی دەرکەی هەمان قەنەعەتشت بۆ عایشەی هەبێت چۆن پێغەمبەر پاکە عایشەش پاکە چونکە پیاوی پاکی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتی پاکی وەک خۆی نەبێ قابیلی نییە و شایستەی نییە ئولائیکە خوا دەفەرمێ ئەوانە یعنی بنەماڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بنەماڵەی ئەبوو بەکری صدیق مبرعون يعني زۆر دوورون و بێزارن مما يقولون لەو قسانەی کە لە بەرامبەریان دەگوترێ ئولائیکە ئەوانە مبرعون يعني زۆر بەری و دوور و بێتاوانن مما يقولون لەوەی لە بەرامبەریاندا دەگوترێ لهم مغفرة ئەوەش طبعا زۆر دڵخۆشکەرە لهم مغفرة بۆیان ئامادەکراوە لێ خۆشبوون وەرزق کەریم و ڕۆزیەکی نەبراوە و هەمیشەیی کەسێک بوختانی بۆ هەڵبوو بەسترێ مەرزنی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم مەرزنی عایشە بێ مەرزنی ئەبوو بەکر بێ مەرزنی بنەماڵەی پێغەمبەر و ئەبوو بەکری بێ هەر کەسێکی دیکەی ئیماندار بوختانی بۆ هەڵبوو بەسترێت و کەسەکە لە بوختانەکەی دوور بێ بەڕاستی گوناهەکەی نەکرد بێت بەڵام مامەڵەیەکی تەندروست و باشی لەگەڵدا بکات و سەبر بگرێ و ئارام بگرێ لە بەرامبەریدا بەڵێ خەڵک لەوانەیە نیسبەتێک لە پێشچاوی خەڵکی لەکەدارت بکە بەڵام لای خوای گەورە مەغفرەت و لێخۆشبوون و بەهەشت بۆ خۆت مسۆگەر دەکەی الخەبیثات للخەبیثین ئافرەتانی پیس بۆ پیاوانی پیسن والخەبیثون للخەبیثات پیاوانی پیس شایستەنە بە ئافرەتانی پیس والطیبات للطیبین ئافرەتانی پاک شایستەنە بە پیاوی پاک والطیبات والطیبون پیاوانی پاک للطیبات شایستەنە بە ئافرەتانی پاک ئولائیکە مبرعون ئەوانە بێگوناه و بێتاوانن دوورن مما يقولون لەو قسەی کە بۆیان هەڵدەبەسترێ و شاهیدی خوای گەورەیە هەر کەسێک تەوان بە عەکسی جا کاتی خۆی دەڵێن یەکێک لە مەسیحیەکان دوای ئەوەی ویستویەتی ئەو بوختانەی عایشەی زەق کاتەوە یەکێک لە ئیمانداران پێی دەڵێ خوای گەورە لە قورئاندا باسی دوو ئافرەتی کردووە باسی مەڕیەمەی کردووە کاتی خۆی جوولەکە بوختانی زینایان بۆ هەڵبەست وایە مەڕیەمە مێردی هەبوو یانەی بوو مێردی نەبوو بەڵام منداڵی بوو بەڵام خوای گەورە دەفەرمێ بێگوناهە بێتاوانە طبعا ئێمە وایە بێگوناهە خوا شاهیدی بۆ داوە خوای گەورە بە ئەوەی خۆی عایشە طبعا مێردی هەبوو وایە بوختانی زینای بۆ هەڵبەسترا بەڵام منداڵی پەیدا بوون طبعا دوایش منداڵی هەر نەبوون عایشە هیچ منداڵێکی نەبووە ئەگەر طبعا بەس بۆی قەنەعەت بە قەشەکەی بکە گوتێتی کامیان نزیکترە بۆ توهمەی مەڕیەمە یان عایشە طبعا لای ئێمە هەردووکیان پاکن هەردووکیان خوای گەورە شاهیدی بۆ داون وایە بەڵام مەسیحیەکان قەنەعەتی 100% یان وایە کە مەڕیەمە داوێن پاکە پێی دەڵێن مەڕیەمەی داوێن پاک مەڕیەمەی خاوانە ڕێک بێقسە بووە ئەگەر مەڕیەمە ڕێی تێنەچێ بوختانی بۆ هەڵببەسترێ بەبێ مێردی منداڵی بووە وایە خۆ ئێستا جگە لە مەڕیەمەی هەر ئافرەتێکی دیکە جاریکە باسمان کرد منداڵی ببێ بەبێ مێرد توهمەی زینای بەسەردا ئیسپات دەبێ وایە بەڵام مەڕیەمە بە معجیزە تەمان خوای گەورە منداڵی پێدا بە کەلیمەی خۆی و بە نەفخی خۆی و جیبریلی بۆ نارد بەڵام ئەگەر مەسیحیەک مەڕیەمەی پێ پاک داوێن بێت کە منداڵی بووە دەبێ هەزاران جار شاهیدی بۆ عایشەی بدا کە عایشە تەوان بە توهمەشەوە تەوان منداڵی نەبووە بە مێردیشەوە کە تەوان ئەگەر منداڵیشی بوو بە منداڵەکانی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ڕێی تێنەدەچوو بوختانی بۆ هەڵبەستی بۆیە بە هیچ شێوەیەکیان خوا دەفەرمێ ئەوانە مبرعون مما يقولون زۆر پاک و دوورن لەوەی کە بۆیان هەڵدەباسترێ بۆیان ئامادەکراوە لێ خۆشبوون و ڕزق و ڕۆزیەکی کەریم
يعني جوان ونبراو همشي كما بسني بهشت نك دنيا. يا أيها الذين آمنوا أي أوانيك إيمان تان هناوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم مشونا هيج مالك جگل مالي خوتان واضحة مالي خوت أو كوتو قيد بنداني تدانين وكو واجب ويا أي أوانيك إيمان تان هناوا مشونا هيج مالك كديار چوونە ماڵان بەبێ ئیزن و بەبێ لە دەرگادان یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە فیتنە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی هیچ ناخەڵک گومانی خراپت پێ بە وایە یا بەسەر شتێکدا بکەوی کە لەوانەیە شیاو نەبێت و گونجاو نەبێ بۆیە خوای گەورە دەفەرمێت ئەی ئەوانەی کە خۆتان بە ئیماندار دەزانن مەچوونە هیچ ماڵێک جگە لە ماڵی خۆت حتا تەستەئنیسو یەکەم هەتا مۆڵەت وەردەگری تەستەئنیسو یعنی خۆت دەناسێنی یا مۆڵەت وەردەگری یان کەسەکەی ئاگادار دەکەیەوە بەچی ئاگاداری دەکەیەوە لە دەرگای دەدەی هاوار دەکەی ئیجازە هەیە وایە یا هیچ ناهاگەر لە هێندێک شوێنان دەرگ لەوانەیە حوسەوشتی نەبێ دەبێت دەنگێک لە خۆت بێنی یا ئەڵڵا شتێک بڵێ کە وانە کۆخەیەکی بکەی ئەوانەی دانیشتووی ماڵەکەنە هەست بکەن کە کەسێک هاتووە کە بەڕاستی لە هێندێک شوێنان و هێندێک کەس مراعاتی ئەو حاڵەتەی ناکە وەک دەڵێ عورفێکی زۆر زۆر خراپە بەبێ هیچ سێ و دوێک لە داری وایە یەک دەرگای ژووری خەوتن و نووسن و دانیشتن دەکرێتەوە کە ئەوە تەوان بە هیچ شێوەیەکی ڕێگە پێدراو نییە لە ماڵی خۆشتدا ئینسان وانەکا باشە بەڕاستی بەڵام هەر چۆنێکی بێ ماڵی خۆت واجب نییە وا بکەیت بەڵام لە ماڵی غەیری خۆتدا واجبە یەک بۆیە دەفەرمێت مەچوونە هیچ ماڵێکەوە جگە لە ماڵی خۆتان هەتا ئیزن وەردەگرن ئەوە یەک پاشان وتسلم على ئەهلیها هەتا سەلام دەکەن لە دانیشتوانی ئەو کەسانش کە لەوێدانە یعنی پێشەوەی دانیشی پێشەوەی دەست بە قسان بکەی پێشەوەی هیچ بڵێ دەبێت سەلام بکەی کام سەلامەش ئەوەی سەلامی خوای هیچ وشەیەک بەدیلی سەلام نییە مەرحەبا و بەیانی باش و ئێوارە باش و ئەو کاتە باش و ئەرە چۆن و ئەرە باشن و ئەرە حاڵتان و هەندێک کەلیماتەنە خەڵک لە زیاتی سەلامی بەکاریان دێنێ هیچ وشەیەک بەدیلی سەلام نییە چونکە سەلام داواکردنی ڕەحمەت و میهرەبانیە و ئەگەر کەسێکیش معنای سەلام بزانێ کە دەڵێ ئەسسەلام عەلەیکە یعنی چی يعني سلامت بی ئەی فڵان کەس لەلایەن منەوە کە خیانەتت لێ ناکەم ناپاشت لەگەڵدا ناکەم لێم ئەمین بە لێم دڵنیا بە گەر ئینسان بەڕاستی سەلامەکەی بکە بۆیە پاداشتی سەلامکردن تەبەن هێندە گەورەیە ذلكم خير لكم ئەوە چاکترە بۆ ئێوە ئەوە ئیزن وەرگرتن و تەبەن ئیزنی ئێستا لە دەرگادانیش نییە بەڕاستی ئێستا وانە تەلەفۆنکردن و ئاگادارکردنەوە بۆتە عورفێکی تقریبا گشتیت ئێستا زۆر خەڵک وای لێ هاتووە و هێندێک پێی عیبە بچێتە ماڵان بەبێت تەلەفۆن و هێندێک ماڵیش پێیان ناخۆشە خەڵک بەبێت تەلەفۆن بچێتە کنیان ئەگەر وای لێ هات ئەو کاتی لەوانەیە لە زیاتی لە دەرگادانەکەی تەلەفۆنکردن و ئاگادارکردنەوە پێویست بێت وە زەڕور بێ ئەگەر کرا تەوان چاکترە ذلكم خير لكم ئەوە چاکترە بۆ ئێوە لعلكم تذكرون بە ئومێد ئێوەی بیری لێ بکەنەوە ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە مەچوونە هیچ ماڵێک جگە لە ماڵی خۆتان هەتا چ دەکەن تەستەئنیسو طبعا يعني خۆت دەناسێنی یان ئیزن وەردەگری واضحە طبعا لە ئاەتێکی دیکەدا باسی ئەوەش دەکات لە شوێ ڕابچیە ژوورێ طبعا لە دەرگاش ڕابچی وتسلم على أهلها ئەوجا سەلام لەو کەسانەی بکەی کە تێیدان ئەوجار ذلكم خير لكم ئەوە زۆر چاکترە بۆ ئێوە لعلكم تذكرون بأميدي أوي بندو آموشگاري ورقرن صلى الله على سيدنا محمد وعلى آله وسلم